لەگەڵ هاتنی ساڵی نوێدا بینیمان کە ژمارەیەک لە هونەرمەندان پێکەوە چەندین ئاهەنگ و چەندین کۆنسێرتیان بۆ بۆنێەوە ساز کرد. لە ماوەکانی ڕابردووشدا هەر بینیمان کە هەر سێ هونەرمەندان هونەرمەند ناسری ڕەزازی و دڵنیا ڕەزازی و نەجمەدینی غوڵامی لە ئەڵمانیا چەند کۆنسێرتێکیان ساز کرد و بەنیازن هونەرمەندان نەجمەدینی غوڵامی و دڵنیا ڕەزازی لەم مانگەدا لە بەریتانیاش کۆنسێرتێک ساز بکەن. وەک دەزانین لەگەڵ هاتنی ساڵی نوێدا بەشێکی زۆر لە هونەرمەندان چەندین ئاهەنگ و کۆنسێرتی گۆرانی و میوزیک لە وڵاتان ساز دەکەن. وەک دەشزانین هونەرمەندان ناسری ڕەزازی و نەجمەدینی غوڵامی و دڵنیا ڕەزازی زنجیرێک ئاهەنگیان ساز کرد لە ئەڵمانیا و چەند شارێکی دیکە. بەڵام لە ئێستادا هونەرمەندان نەجمەدینی غوڵامی و دڵنیا ڕەزازی لە 19ی ئەم مانگەدا وا بڕیارە ئەو دوو هونەرمەندە ئاهەنگێک لە شاری لیدز لە وڵاتی بەریتانیا ساز بکەن بۆ کوردانی دانیشتووی ئەو وڵاتە.